خێزانێکی دانیشتووی گوندی قەمتەرانی ناحیەی چوارقوڕنا لە چاوەڕوانی بەربانگدا هەواڵی گیان لە دەستدانی دوو جگەرگۆشەیان پێدەگات کە لە ڕووباری گوندەکەیان لە کاتی مەلەکردندا خنکاون. ئەمە پرسەی ئەو دوو مناڵەیە، هەمووان خەفەتبارن و هاتوون دڵنەوایی ئەو خێزانە بکەن. باوکی مناڵەکانیش ستایشی خوددا دەکات لەسەر ئەم ڕووداوە. من لەلای مەڕ بووم کە تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئەوە ڕووداوەکی ئەوە بوو ئەکسەر ڕۆیشتین بۆ خەستەخانە و لە خۆی گەورە هیناوی قادری خۆی زۆر شکرە. یعنی دوو بوون ئەگەر چواریش بانە هەر شکر بوو، ئەگەر هەموو مناڵەکانیشم سوبان قەدەری خۆیە و ئێشی خواز زۆر شکر. لە دەستدانی دوو جگەرگۆشە کە هێشتا گڕۆگاڵی منداڵیان تێدا بوو، کۆستێکی گەورەیە بۆ ئەو خێزانە. دایکی ئەو دوو مناڵەش هێشتا ڕۆژی یەکەمی پرسەکەیەتی تەواو شەکەت بووە و باسی ئەو ساتەمان بۆ دەکات کە هەواڵەکەیان پێداوە. دڵمەم پێچانەوە، بانجە عەسرەیدا بوو لە ماڵە بین بەخۆ بەنەنکەکەی کچەکەن هاواری کرد. تیداوەرە دەڵێ کوڕەکەمان کەوتە ناو ڕووباری، ئەگەر چوم هەردووک بوون نازانم هیچکە نازانم. زۆر شکرم بەکاری خۆی، زۆر شکرم. لە دەی ڕەمەزانێ لە دایک بۆ لە دەی ڕەمەزانش خۆی گەورە لە بەخۆی بردەوە. زۆر شکرم، بەس خۆشەویستترین کەسم بۆ ئیسرا و ئەحمەد، هەردووک ناوەکی زۆر خۆش بوون، هەردووکیشم ڕۆیشتنەوە. ئیسرای 6 ساڵان و ئەحمەدی 5 ساڵان عەسرێکی درەنگ دەچنە ڕووباری نزیک ئاوایەکەیان و دەیانەوێت مەلە بکەن، بەڵام دوایین ساتەکانی ژیانیان لەناو ئەو ڕووبارە بوو. قەدەر ڕێگەی نەدان بگەڕێنەوە و خۆشی و ئازارەکانی ڕۆژگار لەگەڵ دایک و باوکیاندا بگەیەنە کۆتایی. تەمەنی ئەم دوو مناڵە بە ئەندازەیە کەم بووە توانای ململانەی شەپۆلەکانی ئەم ڕووبارەیان نەکردووە. ڕەنگە چیتریش پێناسەی ئاو و ئاوەدانی بۆ ئەم ڕووبارە لای ئەو خێزانە دروست نەبێت. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی قەمتەران، ناحیەی چوارقوڕنا.